قوتابخانەی حاجی محەیدین ڕەشید لە سلێمانی وە قوتابخانەی بنەڕەتی و باخچەی منداڵان بە شێوازی نێودەوڵەتی خزمەت دەگەێنێ بە قوتابیان. باخچەکەمان منداڵانی تەمەن 4 ساڵ بۆ 5 ساڵ لەخۆ دەگرێت. زمانی خوێندن ئینگلیزیە، لەگەڵ ئەوەشدا زانیاریە بنەڕەتیەکانی کوردی فێری منداڵان دەکرێت. لە باخچەکەمان لەڕێی ئەو پرۆگرامە تایبەتانی ئامادەکراون بۆ بەرەو پێشبردننی توانە و لایەتوویەکان منداڵەکانتان ئامادە دەکەین بۆ ژیانی قوتابخانە. لە قوتابخانەکەماندا دەرفەت بۆ قوتابیان دەڕەسێت تاوەکو فێری 4 زمان ببن. زمانی ئینگلیزی لە ڕێگەی سیستمی کامبریجەوە فێر دەبن، لەگەڵ ئەوەشدا فێری زمانی کوردی، عەرەبی، تورکی دەبن. لە پێناو بەرزکردنەوەی ئەسی زمانی ئینگلیزی لە قوتابخانەکەماندا قوتابیان چەندی مۆدێلی پەروەردەیی بەکاردێنن وەکو جۆلی فۆندێکس، ڕاستکێتس، سپێڵینگ بی. لە قوتابخانەکەماندا دەرفەتمان بۆ دەرخسێت بۆ ئەوەی بە پراکتیکی ئەو زانستانە تاقیکەینەوە کە فێر بووین. هەروەها لە تاقیی کۆمپیوتەر دانوێتری زانستە تەکنۆلۆجیکا فێر دەبین. مامۆستایان جگە لە زانستەکان باغ بەلایەنی جەستەی و دەرونیمان دەدەن. لە ڕێگەی مامۆستایانی ڕاوبەری پۆلەوە هەموو کێشەکانمان تاوتوێ دەکرێن. لە ڕێگەی ئەو شتانی کە لە قوتابخانە دەیخوێنین ئاسۆمان دەکرێت و جگە لەوە زۆر حەزمان لەوانەیە وێنە و وەرزش و میوزیکە. لە چێشتخانەی قوتابخانەکەماندا خواردنی تەندروستمان بۆ ئامادە دەکەن و ئێمەش بێ فیڕۆدان چێژ لە خواردنی گەرم دەبینین. ئێمە لە قوتابخانەکەماندا مامۆستا و خێزانەکان پێکەوە کار دەکەین لە پێناو پێگەاندنی نەوەکانی داهاتوو. ئێمە هەست بەو ئەمەک و فیداکاریە دەکەین کە پێشکەشمان دەکرێت و لە پێناو سوودگەیاندن بە میلەتەکەمان و مرۆڤایەتی قوتابخانەکەمان زۆر خۆش دەوێت کە ماڵی دووەممانە.